بڵاوبوونەوەی بەرهەمەکەت لەکەین زۆر سپاس بەرهەمەکەت بڵاو بۆ لە کۆسات کاکەوان مەگەزینەوە خۆشحاڵم. باسێکی بەرهەمەکەمان بۆ بکەیت. گۆرانی بابە ئەمە تازەترین گۆرانیمە، تێکستەکەی خۆمە، میلۆدیەکەی وەرگیرا و زائیدان خۆمە، باشە میوزیکەکەی کاک دیاکۆ خاڵقی کردوێتی بەشێکی لە ئێران کراوە، بەشێکیشی لە کوردستان کراوە لای کاک هەرامی برام لە ڤینۆ پرۆدەکشن. بەڵێ کاری دروستکردنی ڤیدیۆکەش هەر برادرانی ڤینۆ دروستیان کردووە، کاک وەلید مەیکینی ئیشەکەی کردووە بە ئای هەنێکی بەدەستخۆشیەوە. چی جیاوازی تایە ئەم کارە لە کارەکانی ڕابردووتان نییە؟ ئەوە بۆ باوکە گۆرانێکە، یعنی لەوە گۆرانیەک نییە بڵێن بۆ چوزامە عاتفیوانە بێ زۆربەی کات من گۆرانیەکان هەر بۆوانە ناسراوم، بەڵامی تر ئەم جاران پێم خۆش بوو بۆ گۆرانیەک بۆ باوکی خۆم یەکەم جار و بۆ باوکی هەموو دنیا دروستکەم. هەتا خۆم نەبووم بە باوک نەمزانی چەند قورس چۆن بیرەوە کردەوە کە گۆرانیەک بۆ باوکە بڵێیت و باوکیشە بەشدار بێ لە کلیپەکە؟ ناڵەمە تاوەکو خۆم نەبووم بە باوک نەمزانی کە ئەوە قورسە، بۆیە حەزم کرد گۆرانێکی بۆ دروستکەم بۆ باوکم، بۆ هەموو باوکانی دنیاشی تر بمێنن بۆ یەک. ئەم باوکە بەشدارە، هەم دایکیشە بەشدارە و هەم کوڕەکەی خۆشە بەشدارە لە کلیپەکە. بەڵەوە دایکم هەر خۆتان هەزان زۆر تێکەڵاینەوەوانە تر باوکیشم چوزام هەموو کاتە شەرمم لێ کردووە، یانیا بەزی تر حەزم کرد گۆرانیەکی بۆ دروستکەم. تا چەند دڵخۆش بوو بە ئەم بەرهەمەی کە پێشکەشی ئەوت کردو و ئەم گۆرانیە دروست کردو بە باوکت؟ تا ئێستا پێم نەوتووە، بەڵام وابزانام ئەم شەوتی زەرێکی بینی بووی تر کۆمنتێکی جوانی بۆ نووسی بووم، حەزم کرد بە ئین بێ ئابی بینێ لە تەلەڤیزیۆنەوە. باشە ئەوە گەنجیەتی باوکم، هەنێکی ئەوەش منم هەر بە مناڵی ئەو مناڵی منە. باشە تەواوی دیمەنەکان بە ئای دروست کراوە، زیرەکی دەست کرد. بەڵەوە بۆ ئەم کارت بەو شێوەیە کرد؟ ئەوە بگەڕێنەوە بۆ زمانی پێشتر، چونکە ئەمە باوکم دوکانی شوشەیە بووە. بەڵێ تیاشایەتی لە کلیپەکەیە؟ ئیتر منیش فترێکی زۆرە چوم لەگەڵیا، ئیتر ئەم شتانە دروست ناکران، زۆر قورس بوون، ئەجا زایدەن تەمەنی باوکم ناگەڕایەوە کاتە تر بە ڕەسم هینمان کرد و جوان دەستیان خۆش بێ کاک وەلی دوان زۆر بەوردی ئیشیان تیا کردووە. دەستە خۆش بێت. با کەمێک لە کلیپەکە دوورکەوینەوە، پێمان خۆشە گۆرانێکمان پێشکەشکێ ئەگەر دڵمان نشکێنی بەسەرچاو هەرچەندە خۆشە بۆ ئامادە نەکرد بوو کە هاچ تێرەکەمان وتی. وەڵی من ناڵم کورسادە میشە ماڵی منە، هەرچێک بڵێ نەیخەمە سەرسەرم بەسەرچاو. چاوە خۆش سپاس بۆتەوە بەسەرچاو. ئازیزم خۆت وەرە کۆتایی بێنە بەم عازاب و مردێنە، ئازانم ئێستا گوێت لێمە و چاوت لازاری منە، تێناگەم تا ئێستا من ببێ تۆ چۆن ماوم و نامردوم، ئەم شەو دووبارە یادەکانی تۆ ئێخەیان پێگرتوم، گەر دڵت لە من گۆڕاوە گەر منت هیچ بیر ناماوە، ئەو دڵی من هەتا ئێستاش هەر بە یادی تۆیە ماوە، ئەو دڵی من هەتا ئێستاش هەر بە یادی تۆوە ماوە. زۆر سپاس. دەستە خۆش بێت، دەنگت نەرسێ. سپاس بۆ تۆ، سپاس کە دڵت نەشکانی. زۆر سپاس. باشە کاک شەرەم، تا چەند پێت وایە تێکەڵکردنی مۆسیقای سەردەم لەگەڵ ڕەسەنایەتی کاریگەری هەبووە لەسەر ناساندنی باشتری بەرهەمەکانی تۆ؟ میوزیک زمانێکی ژیانیە، ئەتوانین بڵێن نەتەوەکان هەر یەکە بە مۆسیقایەکی خۆیان ناسرێتەوە، بەڵام ناشبێت لەگەڵ دواکەوتنی ئەمڕۆی میوزیکا بین بەڕاستی. و ئێستا ئەبینین کە ئێستا تەواو ئای شتێکەڵی میوزیک بووە، یعنی لە هەر لێرە نا لە هەموو جیان هەروایە، لەبەرەوە ئەبێ گۆرانی بێژ و هەم پرۆدیوسەرەکانیش ئەبێ لەگەڵ یابێن، ئەگەر لەگەڵی نەیت هەم میوزیکی وڵاتەکە و دواکەوێ هەم
تۆژ وەکو جۆگر لەگەڵ سەردەمان نامێنیتەوە بەڕاستی بۆیە من دائما حەزم کردووە لەگەڵ نوێگەریا بووم و کللتوری خۆشم یعنی قەت هین نەکرۆ بەڕاستی هەمیشە گۆرانی کوردی جوانیشمان کردو و گۆرانیشمان کردووە کە فول فۆلکلۆر بووە زۆر فۆلکلۆر بووە بەڵام بە میوزیکێکی تازەوە یعنی من دایما هەوڵم ماوە تێکەڵاویەک دروستکەم دەستە خۆش بێت شاران بیر لەوە کاتەوە گۆرانیەک بەرهەم بێنێت بەرهەمێکی نوێی هەبێت زیاتر بیر لە چیە کاتەوە لە سەرەتاوە بیر لە هۆنراوە ئاواز دابشکردنی میوزیک یان کلیپەکە کامیان بۆ تۆ گرنگترینە گرنگترینش لای من چیرۆکی ناو هۆنراوەکە چیرۆکی ناو هۆنراوەکە زۆر گرنگە ینی تۆ بەڕاستی نابێ تۆ هۆنراوەیە گەڵەبژێری کە هیچ جاری وایە یعنی پەیامێکی نییە ئەبێ یەکەم جار پەیامەکە بگەێنی جادوایەوە لە لایرەکسی گۆرانیەکە دوای سەیری هۆنراوە کاکەی دوایە ئەوە میلۆدی جا لە هەمووی گرنگتر میوزیک ئیتر ئاخرشت بەڕای من کلیپ و ئەو شتانە بەڕای من گۆرانیەکە کە دروستیەکەیت یەکەم شت بیر لە ناوڕۆکی ناو گۆرانیەکە بکەیتەوە ئەنجا تێکستەکەی تا چەندێکە ئەتوانیت تۆ ئەو پەیامی ناو ئەو گۆرانیە بگەێنیت دەستە خۆش بێت کاکە شەرام هەرچەند ئەمڕۆ ئەم بەرهەمەت بڵاو بۆتەوە بەڵام پلانت هەیە بۆ کاری داهاتوو یان جارێ بەڵێ گۆرانی وڵای هەر ئەلبومێکم ئامادەیە ئەلبومەکەشم ناوی بۆ دایکمەوە چی بوو باشە ئەلبومەکە ناوی بۆ دایکمە چەند گۆرانەیەکی زۆری تایە ئیتر بەتەمان یەک لە سیاقی ناو ئەلبومێکە لەسەر چەناڵەکەی خۆم بە شێوازێکی ئەلکترۆنی بڵاویانکەینەوە یعنی وەکو سیدی ناکە بەزانی باوی نەماوە هەر لەیا بڵاویانەکەینەوە یەک هەموو دوو هەفتە جارێ ئەلبومەکە بە ناونیشانی بۆ دایکم باشە بەرهەمی تایە تایبەت بە دایکت بەرهەمیتیانە ئەی بۆ ئەو ناوت ناوە هەموو بەرهەمەکان کە کۆم کردەوە ئەوم تیابینی ینی بەڕاستی هەر بەژی دەستە خۆش بێت کاکە شەرام زۆر خۆشحاڵ بووین سوپاس بۆ تۆ سوپاس بۆ ئامادەبوونت سادە ئامادە بووم بەڕاستی دووبارە ڕێز و سڵامەیە بۆ هەموو لایەک دووبارە پیرۆزبایی بڵاوبوونەوەی بەرهەمەکە دەستە خۆش بێت زۆر خۆشحاڵ زۆر بەخێر بێت سپاس